بەڕێزان پێشەوە بێمە سەر ناوڕۆشی سەردانەکان و هەروەها تەواوی ئەو هەوڵ و کۆشانی کە داومانە دیارە لە 21/12/2021 یەختێک لە بەرواری 21/12 بە 70 سەرنشین نوقم دەبێ لە نزیک دوورگەی سانتۆرینۆ کە لەو ڕووداوەدا 29 هاوڵاتی کورد و 28 هاوڵاتی هەرێمی کوردستان لەو ڕووداوەدا بێسەروشێن بوون کە تەنها یەک هاوڵاتیان هی هەرێمی کوردستان بوو. واتە لەو 70 کەسە 57 بێسەروشێن بوو لەم 57 29 هاوڵاتی کورد 28یان هی هەرێمی کوردستان یەک هاوڵاتیان هی ڕۆژهەڵاتی کوردستان بوو و لەم سێزدەی کە ڕزگاری بوو لە کۆی ئەو هەفتایی کە تەنها 13 کەس ڕزگاری بوو 57 بێسەروشێن بوو تەنها حوتیان هاوڵاتی کوردستان بوون ڕزگاریان بوو لەم حوتیان تەنها کاکە ڕێوار گەڕاوێ بۆ هەرێمی کوردستان ئەوانی تریش گەڕانەوە یان چوون بە وڵاتەکانی تر. بەڕێزان لەو 29 کۆچبەرەی کە بێسەروشێن بوون ئامارەکان بەو جۆرە بوون 14 پیاو 5 ئافرەت و لە ناویاندا 10 منداڵ کە لەو ژمارەیەدا 4 کچ و 6 کوڕن. کۆچبەرەکان بەم جۆرە دابەشی جوگرافیای هەرێمی کوردستان بوون. سلێمانی 9 کۆچبەر لە ناویاندا 2 خێزان و هەولێر 3 کۆچبەر، کۆیە 8 کۆچبەر لە ناویاندا 2 خێزان، ڕانیا 4 کۆچبەر، سەنگکەسەر 2 کۆچبەری 1 خێزان و حاجیاوە 3 کۆچبەر کە دوانیان 2 منداڵی 1 خێزانن کە ئێمە بە پلان و پرۆژەیەکی لە پێشدا داڕێژراوە کە خۆی دەبینیەوە لە نووسینی ڕووداوەکە بە زمانی ئینگلیزی بە زمانی یۆنانی و باسکردنی ڕووداوەکە و ناو و ناونیشان و ناویسیانی و ژمارەی پاسەپۆرت و وێنەی ئەم کۆچکورد و کۆچبەرانەمان پێشکەشی هەموو ئەو لایەنە پەیوەندی دارانە کرد بۆی کە لە ئێستاشدا کە ئاساوارێک نەبێت ئەنجامێک نەبێت لە داهاتوودا کاری لەسەر بکەن. بەڕێزان بەر لەوەی بینە سەر ئەنجامی کەیسەکە دەمانەوێت لە هۆکاری ڕوودانی ئەم ڕووداوە دڵتەزێنە کە خۆی لە 7 خاڵدا دەبینێتەوە بخەینەڕۆ. خاڵ یەکەمیان نەگونجانی کاتی ڕۆیشتنی ئەو یەختە کە خۆی لە وەرزی زستاندا دەبینیەوە و بوونی شەپۆلی زۆر کە 21/12 وەرزی زستان و کاتەکەی گونجاو نییە. خاڵی دووەم قفڵبوونی سوکانی یەختەکە. خاڵی سێیەم تێکچوونی مەچینە و تێکەڵکردنی گاز و ئاوی یەختەکە کە هۆکارێکی تر لە هۆکارەکانە. خاڵی چوارەم قۆمتانەکانی یەختەکە واتە کاپنەکانی یەختەکە کە 3 کەس بوون هیچیان شارەزاییەکی ئەوتۆی میکانیکیان نەبووە لە چاکردنەوەی یەختەکە و سیانەکردنی یەختەکە. خاڵی پێنجەم نەهێشتنی لە بەرکردنی جلوبەرجی سەلامەتی و بۆ خۆپاراستن لە خنکان لەلایە قاچاقچیەکانەوە بە بیانووی ئەوەی کە یەختەکە VIP و پێویست بە هیچ هۆکارێکی خۆپاراستن ناکات هۆکارێکە لە هۆکارەکان. خاڵی شەشەم کە دوای 6 کاتژمێر لە هەوڵدان لە چاکردنەوەی یەختەکە نەبوونی دەنجی یەکگرتوو و بوونی ڕێگری لە ناو کۆچبەران لەوەی کە بە زووترین کات هەواڵ بە یەختەکە بدەن کە لە سعات 12 دوانی وەڕۆ یەختەکە پەچ کەوتووە تاکو سعات 6 ئێوارە هەر بە ئومێدی چاکردنەوەی یەختەکە بوون. و خاڵێکی تر لە خاڵەکان بەڕاستی بەهاناوە نەچوونی پۆلیسی دوورگەی سانتۆرینۆ بوو بە بیانوو لە بیانووی ئەوەی کە پەیوەندیان بە پۆلیسی ئەسیناوە کردووە نەک دوورگەی سانتۆرینی. ئەمە قسەی پۆلیسی دوورگەی سانتۆرینیە. ئەم بیانوە بۆ ئێمە بەڕاستی جێی باوەڕ نەبوو لەبەر ئەوەی پۆلیسی یۆنان پۆلیسێکی سەرتاسەریە دەوڵەتێکی کە 201 ساڵ بەر لە ئێستا سربەخۆی خۆی وەرگرتووە شتێک لەم ئەسینایە ڕوو بدات لەم یۆنان ڕوو بدات هەموو وڵات پێی دەزانێ و پۆلیسی یۆنان سەرتاسەریە مرکزیە لەبەر ئەوە ئەم وڵامیان جێگەی باوەڕ نەبوو بۆ ئێمە و ئەو ڕووداوەی کە لە دوورگەی سانتۆرینۆ ڕووی داوە تەنها 18 کیلۆمەتر لە دوورگەی سانتۆرینۆ دوور بووە ئەو دەریای ئیزەکە ڕووداوەکەی ڕووداوە ئەگەر مەبەستان بۆیە دەیانتوانی بە هەموو شێوازێک لە شێوازەکان لە فریایان بن. بەڵام ئەوەی کە بۆ ئێمە دەرکەوت هۆکاری سەرەکی بەهاناوە نەچوونیان ئەوە بووە کە یەختەکانی دواتر هاوڵاتیان و هاونیشتیمانیانی کوردستان و غەیری کوردستان ئەگەر بێت و پۆلیسی یۆنان یان دوورگەی سانتۆرینۆ یاخود هەموو ئەوانەی تر کە بەهانای هەر یەختێکەوە بچن کە خەریکە دەخنچێ ئەوە یان نوقم دەبێ هەموو هاوڵاتیەک ڕوو لە هەندەران و ڕوو لە دەریا ئیزە دەکات گریمان یان دەرەچێ یان ئەوتە پۆلیس بەهانایانەوە دێ بۆیە پۆلیس بە هیچ شێوازێک بەهانای ئەوانەوە نەچووە و بەداخەوە ئەم ڕووداوە دڵتەزێنە ڕووی داوە. بەڕێزان ئەنجامی کەیسەکە ئەوەی کە ئێمە 18 ڕۆژ لە یۆنان بووین لەو 29 کۆچبەری کە بێسەروشوێن بووە
تەنها 5 کۆچبەر کە لە بەرواری 12 جەنازەکانیان گەڕایەوە و دواتریش لە 24 5 کە ئێمە لە ئەسینا بووین ئەو کاتە جەنازەیەکتر بە ناوی شۆخان جەوهەر ئافرەتێکە لە کۆی ئەمیش دۆزرایەوە یعنی لە کۆی 29 کۆچبەری بێسەروشوێن بوو تەنها 6 جەنازە دۆزراونەوە باقی ئەوانی تر بێسەروشوێنن و ئێمە بەڕاستی جگە لەوانە نوێنەرایەتی ئەوانەی تریشمان کرد کە لە ساڵی ڕابردوو کۆمەڵێک هاوڵاتی و هاونیشتمانی کورد لە 22 حوتی 2021 بەداخەوە 11 کۆچبەری کورد لە دوورگەی کریتی ئەوانی ژێر ئاوکەوتن و ئەوانیش هیچ ئاسەوارێکیان نەبوو.